بەرەو میهرەبان ئەمڕۆ تاقیکردنەوەی یەکەمی وەرگرتنی پلەی سەرپەرشتیاریە لە وەزارەتی پەروەردە لیژنەیەک هەیە بۆ پێدانی پلەی سەرپەرشتیاری 381 پلە هەیە ئەو 381 پلە دابەشکراوە بەسەر گشت شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها بە خوێندی کوردی لە کەرکووکیشەوە کە ئەمڕۆ نزیکەی 4000 مامۆستا کە مەرجەکانیان تیا بووە ئەمڕۆ لێرە لە شاری هەولێر لە بینای زانکۆی نۆڵج و زانکۆی جیهان تاقیکردنەوەی یەکەم ئەنجامەدەن تێگڕای نمرەی دەرچوون بە جۆرەی ئەوەی کە بەڕێزان لە لیژنەدا ناوەبرای بەڕێز کاک دکتۆر سەیوان بریکاری وەزارەت سەرۆکایەتی لیژنەکەکە و لیژنەکە مامۆستا بورهان ئەرگوشی ڕاوێژکاری پێشکەوتوی وەزارەت مامۆستا ئەحمەد گەل بەڕێوەبەری گشتی فێرکردنی ئامادەیی و مامۆستا هێنی بەڕێوەبەری سەرپەرشتیاری و مامۆستا لەتیف بەڕێوەبەری ئیشراف لە ناو وەزارەت ئەوان سەرپەرشتی پرۆسەکەکەن الحەمدوللا ئەمڕۆ پرۆسەکە و باشی بەڕێوەچێ ئەو بەڕێزانە تاقیکردنەوەکانی خۆیان ئەدەن پاشان تاقیکردنەوەی دووهەم لە بواری بنیادنانی تواناکان دەست پێەکە و تاقیکردنەوەکانی ئەمڕۆ بە شێوازی و تاقیکردنەوە نابێت کە بۆ پۆلی 12 ئامادەی ئەنجامەدرێ بە سیستمی سۆمایە ممکن ئاگەر گرفتی تەکنیکینەیەتە پێشەوە هەر ئەم شەو بەڕێزان بتوانن نەتیجەی ئەعلان کرد. جرایان دوو پرسیارم هەیە یەکەمیان ئەو سەبار بە ڕۆژی شەموکە بڕیارە بکرێتە پشو قوتابخانەی هیچ بڕیارێکمان نییە بۆ ئەوەی دەوام بگۆڕین من نازان بەڕاستی و قسەی لەکوێوات پار چۆن بوو ئاوە یانی هەر قوتابخانەیەک پار چۆنی داوام کردو ئەم ساڵی شەڕوا داوام هیچ بڕیارێکمان نییە نازانم ئەو بابەتە لەکوێ هاتووە بەڕاستی باشە بەشێکی زۆر قوتابیان ڕێژەیەکی زۆر لە پۆلیشەش خۆی داناوە بۆ تەحسین معادل وەزارەت پلانی چە بۆ وەزارەت ڕێنمایی هەیە بۆ تەحسینی معادل قوتابی دەتوانێت یەک جار سوودمەند بێت لە تەحسینی معادل دوای ئەوە ناتوانێت سوودمەند بێت لە تەحسینی معادل و پێش ئیمتیحاناتی دەوری دومیش تەسەورەکەم لیژنەی باڵای ئەزمونەکان ڕێنمایی وردەکەن لەو بارەوە کێشەی قوتابیانی کەرکووک خوێندنی کوردی بەچی گەیشت لەگەڵ وەزارەتی پەروەردەی بەغدا قسەت کردووە بڕیار بە لیژنەی پێ ئەمە کە چی گەیشت سەردەمشنەوەیە بەغدا بەتەمایە ینی بەنیازە بۆ خوێنی ساڵی نوێ کۆمەڵک قوتابخانەی نوێ دروست بکەن پشکی هەرێمی کوردستان لە قوتابخانانە چی دەبیان هەرێمی کوردستان چەند قوتابخانەی نوێ ئەم ساڵ دروست دەکات لەو قوتابخانانەی کە بەغدا دروستەکە بەداخەوە تا ئێستا پشکی هەرێمی کوردستان دیاری نەکردووە بڕیارەکە پشکی هەرێمی کوردستانیش لە خەتۆی دووهەم دیاری بکەن بۆ بابەتە ئێمە لە هەموو ئاراستەکان لە سەرهێڵین لەگەڵیانە و نووسراوی فەرمیمان کردووە ناڕەزایەتی فەرمیشمان گەیاندوتە حکوومەتی عراقی و لە گەل لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی عراقیش ئێمە کۆبوونەوە گفتوگۆمان کردووە ئەوان پشتیوانی ئێمن و هاوسۆزی ئێمن و پیان وایە کە ئەوە غەدرێکە لە هەرێمی کوردستان کراوە دەبێت و غەدرە ڕاست بکرێتەوە وەکو لیژنەی پەروەردەی پەرلەمانی عراقی ئەنجومەنی نوێنەرانی عراق سەبارەت بە پرسیارەکەی دیکەتان بۆ مەسەلەی خوێندنی کوردی و ئەو تاقیکردنەوەی کە هەڵەیەکی تیا ڕوویاوە ئەم تاقیکردنەوەانە سەر بە ئێمە نین سەر بە وەزارەتی پەروەردەی فیدرالن لەلایەن لیژنەی باڵای تاقیکردنەوەکانەوەدان ئێمە ئیمتیحاناتی ئێمە تەواو بووە لە 22 حوتەوە عیلمی و ئەدەبیمان تەواو بووە پرسیارەکان وەکۆی کە قوتابیان گلەییان لێ هەبوو ئێمە پەیوەندیمان کرد بە بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی عراقی فیدرالەوە ڕۆژی سێشەمە بوو تازە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەرەچوو وتی من هەموو شتێک کە پێویستکە بۆی کە مافی ئەو قوتابیانە بجێڕینەوە ئێمە ئامادەین دابینی بکەینەوە پاشەوە دڵنیاییدا کە بە چەند ئالێتێک ئەو کاراکەن بۆ بەیانەکەی جارێکی دیکە پەیوەندیم پێوە کردەوە و قسەشم لەگەڵ وەکیلی وەزیریش کرد کە ئەویش معنیە بە بابەتەکە بەڕێز وەزیری پەروەردە وتی ئێمە لە بەردەم دوو ڕێی لێک جیاوازین ڕێیەکیانەوەیە کە ئێوە بۆتان نردوین دەڵێن پرسیارەکان هەڵەیتیایە من احتیمادەم بۆ ملاحەزاتی چەندین پسپۆڕی چیمیا لە کەرکووک ئێمە ئەوەمان بۆ نردوون کە ئەو پرسیارانە ئەو هەڵەکانیانە بەڵام ئەوانیشی ساڵیان کردووە بە دانەری بابەتەکەەوە کە ئینکاری لە ئەوە بکە بە هەر حاڵ گەشتینەوە سێغەیە کە لیژنەیەک پێک بێنرێ لیژنەکە بە سەرۆکایەتی وەکیلی وەزیرە بەڵام لەگەڵ وەزیری پەروەردەی عراق وا ڕێکەوتین کە دەبێت نوێنەرێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو لیژنەکە بێ وێ بتوانین تەواو زمانی حقوقی ئەو قوتابیانە بکەین لەبەرەوە بەڕێز وەزیری پەروەردە داوای لە ئێمە کرد کە ئێمە کەسێک دەستنیشانکەین ئێمەش بەڕێز بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان حەسەن سەرتیب جافمان لە وەزارەتی پەروەردە دەستنیشان کرد کە ئەندامی ئەو لیژنەیەوێ و لیژنەکە تەشکیل کراوە و ئەوەی کە بمێنێتەوە بۆ یەکلایکردنەوەی بابەتەکەی
و تاکیدیشمان لێ کردوەوە کە دەبێت مافی قوتابیان لەو بابەتە پارێزراوە. ماوەساڵە مەش دوو پرسیارم هەبوو سەبارەت بە سەرپەرشتیاران هەر لێرە ترسێکی ئەوەیە دواتر کە بە فیلتەری حزبیدا بڕۆدوای هەموو تاقیکردنەوەکان ئێوە توانیتان ئەوە کۆنتڕۆڵ بکەن سەبارەت بە لەبەرزکردنەوەی فەرمانبەران ئەو بە چۆ گەیشتەوە و ئاگاداربن ئێوە لە ئەنجومەنی وەزیران پشکی زۆرش بە فەرمانبەرانی ئێوە کرد. فەرمانبەرانی مەدەنی بەداخەوە ئەو بۆی چەند ساڵێکە بۆی قێرانی دارایی و لەبەرزکردنەوەی ڕاگیراوە هەر شتێک بکرێت لە کەرتی فەرمانبەرانی مەدەنی لە ئاستی حکوومەت هەمووی پێکەواکرێت و ئێمە پشتیوان بووین پشگیر بووین بەڵام تەنها وەزارەتی پەروەردە لایانی معنی نەبوو لەم بابەتە سەبارەت بۆی کە ئەم پلانە بە فلتەری حیزبی بڕوا ئێمە بۆی ئەم سیستەمەمان گرتوۆتە بەر تەسەوڕمان نەکرد شەهادەتی ئەومان بۆ بن گۆڕانێک و وەرچەرخانێکی گەورەمان دروست کردووە لە 30 ساڵی مێژووی وەزارەتی پەروەردە نەبووە خەڵک لە ماڵی خۆیەوە تەقدیمی ئیشرافی بکە بەبێ ئەوەی هیچ فلتەرێک دروستکەین بەبێ ئەوەی هیچ ڕێگریەک دروستکەین هیچ بەربەسێ دروستکەین سیستەمەکەمان کردە ئۆنلاین مەرجماندانا وتمان هەر کەسێک 12 ساڵی خزمەت هەبێ شەهادەی بە کالێرۆسی هەبێ و ئەزمموی لە بوارەکە ئەوەندە بێ و موالیدیشی لە 1968 با بڵێن بەرەو خوارەوە نەبێ مافی هەیە تەقدیمکە مەرجەکانی ئەمە زۆر ئاسان بوون خەڵکێکی زۆر تەقدیمی کردووە چەند کەسێک مەسەرەن سزان هەبوو کە مەرجەکان نایگرتوونەتەوە بەڵام خەڵک لە ماڵی خۆیەوە تەقدیمی کردو بەڕاستی و ئەم ڕۆژ کە هاتۆ بۆ قاعە هەر ئەوانن کە تەقدیمیان کردو هاتوون بلەم قاعەیە تاقیکردنەوەی خۆیانەدەن ئەم ڕۆژ کە تاقیکردنەوەدەن وەکو چۆن تاقیکردنەوەی پۆلی 12 شەفافە بە سیستمی سۆماکرێت تەسیحکردنی دەستینی ئەم بە ڕێزانە نایکرد تەسیحکردنەکەی دیجیتاڵیە چۆن ئەو تاقیکردنەوەی پۆلی 12 ئاوا شەفافە هەموو قوتابیەک هەموو خوێندکارێک دەرەجەی خۆی ببینێتەوە وەرەقی سۆمای خۆی بێتەوە ئێمەش ئەوە والیەکەین ئەوەی دەرئەچێت پیرۆزی بێ ئەوەشی کە دەرناچێت بەداخەوە و پێمان ناخۆشە بەڵام ئەوە تاقیکردنەوەیە دەرچوون و دەرنەچوونی تێدا هەیە بەڵام دڵنیاتەکەم کە تاقیکردنەوەی دووهەمیش بەم شێوازە بە شەفافیە ڕابڕێەوە ئەوەی دیکەشی بەڕاستی خەڵکانێکن لە ناو وەزارەت خەڵکیشی میهەنین خەڵکێکن لە ئاسیشی بەرزە کە بیداەتی پرۆسەکان بە شەفافی دەست پێ کردو ئینشاءالله بۆەوەی کە هیچ تەداخلاتێک لە ناو ئەم پرۆسەیە زۆر سپاس.